بەڵێ بەڕێزان هەفتەم ڕۆژە ئێستا شەڕی نێوان فەڵەستین و ئیسرائیل بەردەوامە ئەمە کاردانەوەی بەسەر ناوخۆی وڵاتەکە و لەسەر ئاسی جیهانیشدا هێناوە وڵاتان بوون بە دوو بەشەوە بەشێکیان پشتگیری لە فڵەستین دەکەن هاوسۆزی خۆیان بۆ دەردەبڕن بەشێکی دیکەشیان پشتگیری لە ئیسرائیل دەکەن کە دەڵێن مافی خۆیەتی پارێزگاری لە خۆی بکات و بەشێکیشان وەکو نێوەنگیریەک هەوڵ دەدەن کە ڕۆژەکەی نێوانیان هێور بێتەوە بە گفتوگۆ و دانیشتن کێشەکانیان چارەسەر بکەن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بە تایبەتی ئەمڕۆ لە بەغدا خۆپێشاندانی ملیۆنی سەدرریەکان بۆ پشتگیریکردنی فەڵەستین بەڕێوە چووە داواشیان کرد کە وڵاتانی دیکەش هاوشێوەی عراق پشتگیری خۆیان بۆ فەڵەستین دووپات بکەنەوە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز غانم عابد شرۆڤەکاری سیاسیمان کردووە لە نێو سوودی ناوەندی کوردستان 24 لای ئێمە میوانە بەڕێز غانم بەخێر بێت. ئەم خۆپێشاندانە ملیۆنیەی بەغدا چۆن دەبینیت کە ئەمڕۆ بەڕێوە چوو؟ باڵێ لە دەستپێک زۆر سپاس بۆ ئێوە بۆ میوانداریە لە ڕاستیدا هەڵوێستی گەلی عێراق بەهێزتر بوو لە هەڵوێستی وڵاتانی دیکەی عەرابی بەرامبەر بەو تاوانە گەورانەی کە بەرامبەر منداڵ و ئافرەت کراون کە تا ئێستا زیاتر لە 1200 کەس کوژراون و زیاتر لە 6,000 کەسیش بریندارن. هەڵوێستی یەکێتی ئەوروپا و ئەمریکا و هەموو ئەوانە پاڵپشتی کار بوو بۆ ئیسرائیل، بەڵام بەداخەوە هەڵوێستی عەرەبی تا ڕادەیەک یاخۆت هەڵوێستەکەیان بێلایەن بوو یاخۆت بە بێدەنگی مایەوە، بەڵام ئەوەی عێراق کردی عێراق پاڵپشتیکردن بوو لە براکانیان لە ئیسرائیل لە فەڵەستین لە دژی ئیسرائیل. باشە ئەم وڵاتانە ئەوانەی کە باست کردن ینی پشتگیریەکانی هەر تەنیا بە ئیدانەکردنی ڕەوشەکە نەبووە، بەڵکو ئەوان پشتیوانی خۆیان بۆ ئیسرائیل بەهێزیشەوە دەردەبڕنەوە لێدوانەکانیشیان دیارە بۆ نمونە لە نێو ئەوانەدا ئەمریکا ئەوە ئێستا خۆیان لەوێن وەزیری بەرگری ئەو وڵاتە لەوێ وەزیری دەرەوەی ئەو وڵاتە چووە تەل ئەڤیڤ لەوێ ینی هەموو شتێکی گوت کە پشتگیری لە ئیسرائیل دەکەن و ئەمریکا لە پشتیەتی وڵاتانی دیکە ئەگەر دێنە سەرهێڵ تەنا سۆز و وەلایەک دەردەبڕن تەنیا ئەوەندەیە کە بڵێ وڵا پێمان ناخۆشە یاخود دەتوانن بەهێزیش لەگەڵ فەڵەستین بن. ناخێر ڕێگەم پێ بدە ئەم چیرۆکە زۆر ورد و دەقیق نییە و ئەمریکا یەکەم وڵات بوو کە چەکی بۆ چەک و پسپۆڕی شارەزای بۆ ئیسرائیل ناردووە، هەروەها بریتانیاش ڕایگەیان کە ئاویش هاوکاری و پاڵپشتی لە ئیسرائیل دەکەن لە ڕووی چەکەوە لە ڕێگەی بە وەزیری بەرگریەکانیانەوە ئەمەیان ڕاگەیاند. ئێستا وەزیری دەرەوەی ئەمریکا وەزیری دەرەوە بەرگری ئەمریکا لە ئیسرائیلن کەواتە پاڵپشتی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا تەنیا بۆ دەربڕنی هاوسۆزی نییە بۆ ئیسرائیل، باڵکو گەیشتە ئەو ئاستەی کە چەکی بۆ بنێرن و هەروەها پاڵپشتی سەربازی بۆی بکەن و هەموو ئەوەی ئیسرائیل پێویستێتی لە ئەنجامدانی تاوانەکانی لە فەڵەستین لەلایەن ڕۆژاوەوە پاڵپشتی کراوە. بە پێچەوانەوە هەڵوێستی کۆمکاری عەرەبی جێگەی شەرمەزاری بوو جگە لە بەیاننامەیەکی میدیایی هیچ شتێکی تر کەواتە وڵاتانی عەرەبی هیچ هەڵوێستێکی جددیان نابێت سەبارەت بەوەی کە ئێستا فەڵەستین تێدا دەگوزارێت بە تەنیا فەڵەستین دەمێنێتەوە. واتە دەکرا کە کۆمکاری عەرەبی کۆبوونەوەیەکی بەپەلە لەو بارەیەوە ئەنجام بدات و زۆرێک لە هەنگاوەکان بەهاوێژێت لەبارەی ئەوانەی کە تا ئێستا لە ژێر دار و پاردوو ڕووخاوەکان دەماونەتەوە، ئەوەی لە غەزەدا ڕوودەدات کە تا ئێستانە لە هەموو خزمەتگوزاریەکان بێبەش کراون و هەروەها بردومان و هێرشەکانیش بەردەوامن و دەیانتوانی کە هەنگاوێک بەو ئاراستەیە بنێن بۆ ئەوەی بارگرانی سەر خەڵکی شانی ئەو خەڵکە سووک بکەن. واتە من لە ڕاستیدا دەڵێم هەڵوێستی عەرەبی جێگەی شەرمەزاریە کە دەبینن بەڕاستی ئەوەی کە نیشان دەدەن ئاماژەیەکە بۆ لاوازی هەڵوێستی عەرەبی بەرامبەر بەو پرسانە. باشە وڵاتانی عەرەبی کە بەم شێوازە باشە هەڵوێستیان نییە لە ترسانە یاخود
ناتوانن لە ترسی ئەوەیە کە ڕێکەوتنەکەیان لەگەڵ ئیسرائیل تێک بچێت ڕێکەوتنی ئاشتی ئەگەر بێت و هاوکاری فەڵەستین بکەن ئەو ترسە هەیە بەدڵنیاییە و ئەمڕۆ دۆخەکە زۆر جیاوازە وەک لە بەرامبەر ئەوەی پێش چەند ساڵێک ڕووی دەدا ئێستا ژمارەیەک وڵاتی عرابی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل ئاسایی کردوتەوە و ئەمەش لە ئاستێکی لاوازی ئەو وڵاتانە نیشان دەدات و نایانەوێت هیچ هەڵوێستەیەک نیشان بدەن لەو بارەیەوە بۆ ئەوەی ئەو پەیوەندیانەی کە ئاساییان کردوتەوە دووبارە بەرەو لاوازی نەچن من لەو باوەڕەدام هەندێک یاریزانی دیکە دێنە ناو ئەو بە هاوکێشەیەوە و لێرە ئەم ململانەیە چەندین ململانەی دیکەی شاراوە لە نێواندا لە ژێریدا بە شاراوی ماونەتەوە کە لەوانەیە لە داهاتوودا ڕوو بدات هەروەها لە ئوکرانیا بینیمان کە چی کرد هەموو ئەو هەڵوێستەی کە بەرامبەر بە ئوکرانیا نیشانیدا لە بەرامبەر ئیسرائیلیش نیشانیدا بۆیە من لەو باوەڕەدام کە ئەوەی لە فەڵەستین ڕوودەدات لەوانەیە ئەو سنوورە ببەزێنێت و بپەڕێتەوە بۆ هەموو ناوچەکانی دیکەی یاخۆت عێراق بگرێتەوە بۆ لوبنان بگرێتەوە بەڵام ئەمەش پێویستی بەکاتە ئەمە خۆینەوەی تایبەتی خۆمە بەڵام ئەمە لەوانەیە جەنگێک بێت کە هۆکارەکەی بۆ هۆکارەکەی بە ئەوە بگەڕێتەوە کە دووبارە نەخشەی سیاسی ناوچەکە سەر لە نوێدا بڕێژرێتەوە. زۆر باشە ئەمڕۆ وەزیری دەرەوەی ئێران لە لوبنان بوو هەڕەشە لە ئیسرائیل کرا گەر بێت و هێرشەکانی نەوەستێنێت ڕەنگە هێزێکی دیکە بێتە نێو بەرەی ئەم شەڕەوە لەبارەی ئەمە چ قسەیەکت هەیە؟ من لەو باوەڕەدام لە سەرەتا و لە کۆتاییدا ئێران بوونی هەیە لەو ململانەیەدا لەوانەیە هەتا ئێستا نەچوو بێتە ناو ململانەکە بەڵام لە ڕووی ئیدارەدانەوە من باوەڕم وایە کە بوونی تێدا هەیە دەستی تێدا هەیە و لەوانەیە لە چەند ڕۆژی داهاتووشدا هەندێک لایەنێ دیکەی سەر بە ئێران بێن بەخزێنە ناو ئەو ململانەیە جا لایەنی عێراقی لوبنانی یەمەنی ئەوانە یاخود سووریا بەڵام بەگشتی من باوەڕم وایە کە بڵێساکە تەنیا لە ناو فەڵەستین کۆتایی نایێت و پەل دەهاوێژێت بۆ ناوچەکان لەوانەیە ئەمە سەرەتایەک بێت بۆ گۆڕانکارین نوێکە لە داهاتوودا لە وڵاتانی دیکەی ناوچەکە ڕوو بدەن و هەندێک گروپی چەکداریش هەن لەوانەیە ئەوان دروشمی فەڵەستینی بەرز بکەنەوە بەڵام هەموو چەک و دارایی خۆیان لە بەرژەوەندی ئێران بەکاربهێنن باسی ئەوە دەکەن کە ئێمە قودس ڕزگار دەکەن نازانم بەڵام لە ڕاستیدا ئەمە لە بەرژەوەندی ئێراندایە و لە بەرژەوەندی چ لە دژی ئیسرائیل یاخود لە دژی ئەم شەڕە بەشێک لە سەودەران پێیان وایە کە ئەگەر درێژە دەچێشێت درێژ دەبێتەوە بەردەوامی هەیە ئەگەر وابێت وڵاتانی دیکە دێنە نێو ئەو هاوچێشەیەوە دووبەرە لە نێوان وڵاتان دروست دەبێت باڵێ هەڵبەتە ئەمە بە دوور نییە من لەو باوەڕەدام کە چەندین بەرە لە زیاتر لە وڵاتێک دەکرێنەوە و زیاتر لە ناوچەیەک بەرەی نوێ دەکرێنەوە زۆرێک لە لایەنەکان هەوڵ دەدەن کە هەژبوونیان لەو ناوچەیە هەبێت کە لە نزیکەی سەتادەی وزە بۆ هەموو جیهان دابین دەکرێت لەو ناوچەیە ئەمریکا زۆر چاوی لە هەژمونەکەیە رووسیا نایەوێت ئەو ناوچەیە لە دەست بدات لە سووریا و دەیەوێت بمینێتەوە هەروەها چینیش هەوڵی زۆر جدی لە بۆ ئەو مەبەستە دەدات ئێران نایەوێت هەژمونی خۆی لە دەست بدات کە کۆنتڕۆلی چەند ناوچەیەکی کردووە لە عێراق و لە سووریا و لە لوبنان و لە یەمەن کەواتە ئەمە ململانەی هێزە گەورەکانە لەم ناوچەیە هەرچەند ناوچەیەکە بچووکیش بێت لەوانەیە عێراق و سووریا ببنە گۆڕەپانێکی نوێی بۆ ئەو ململانەیانە دوێ ڕای ئەوەی کە ئێستا لە ئیسرائیل و فەڵەستین دەگوزارێت کەواتە پێت وایە ئەو وڵاتانی کە دێنە نێو هاوچێشەکەەوە دووبەرە دروست دەبێت بە تایبەتی مەبەستمە باسی ئەوانەی کە هاوسۆزی بۆ فەڵەستین دەردەبڕن ئەم وڵاتانی کە بێنە پشتی فەڵەستینەوە یاخود پشتیوانی لە فەڵەستین بکەن پێت وایە تۆ وەکو شرۆڤەکارێکی سیاسی ئەم وڵاتانە چێ دەبن؟
من وەکو دەوڵات لەسەر ئاستی وڵاتانی عربی ئەگەر ئەمە پرسیار بیت ئەوەی من تێگەیشت بم وڵاتانی عربی من باوەڕ ناکەم وەکو دەوڵات بە شێوەیەکی گشتی هیچ وڵاتێک ناتوانێت ئەم هەنگاوە بنێت و هەموو هەڵوێستەکانیان لە بەیاننامەیەکی هاوسۆزی سنووری بەیاننامەیەکی هاوسۆزی تێپەڕ ناکات بەڵام وەک من باسم کرد هەڵوێستی گەلانی عربی لە هەڵوێستی حکوومەتەکانیان زۆر بەهێزتر بووە بەرامبەر بەو پرسە ئەمەی ئەمڕۆ بینیمان لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەو گەلانە کە خۆپشاندانیان ئەنجامدا و ئەوەی بۆ هاوسۆزی خۆیان بەرامبەر ئەوەی کە لە غەزە ڕوودەدات بە پێچەوانەوە هیچ حکوومەتێکی عربی هەڵوێستێکی توندیان بەرامبەر ئەوەی نیشانەدا کە لە غەزە دەرهەق بە خەڵکی سڤیل ئەنجام لەنێو قسەکانتدا باست کرد گوتت مووقفی هەڵوێستی شعوبی عربی ئەقوا من مووقف حکومە عربی یعنی هەڵوێستیانەوە هەیە گەلی عربی زیاتر هەڵوێستیان هەیە وەک لە دەسەڵاتداران پێت وایە کە گەلی عربی دەسەڵاتدارانیان ناچار بکەن تووشی ئەمری واقعیان بکەن کە هەڵوێستیان هەبێت تەنیا بە ئیدانەکردن و پێم ناخۆشە نەبێت هەر بە فعلی لە ڕووی هێزیشەوە هەڵوێستیان هەبێت گەلی عربی ئەم توانایی هەیە کە بیکات یاخود دەتوانێت ئەمە بکات و زەختێک لە دەسەڵاتدارانی عربی بکات من لەو باوەڕەدەم ئەگەر ئیسرائیل لە تەوانەکانی و وەحشیگەراتیەکەی خۆی بۆ سەر گەلی فەڵەستین بەردەوام بێت من لەو باوەڕدەم کە گەلانی عربی هەنگاو دانێن و هەڵوێستێکی توندیش نیشان دەدەن کە حکوومەتەکانیان ناچار بکەن بۆ ئەوەی هەڵوێستێکی ڕوون و ئاشکرایی دژی ئیسرائیلیان دژی نەتەوانەکانی ئیسرائیل نیشان بدەن و من ئەوەی کە ئیسرائیل بەرامبەر بە خەڵک ڕوو ئەنجامی دەدات بەڕێز غانم عابد شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس ماندوو نەبیت.